باشە خۆشەویستان، ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک ئازیزانی من وەکو بۆ هینەکەمان دەرناکەوێ. کوڕەکان چۆنن؟ باشن؟ هەموو شتێک باشە خۆشەویستان؟ هەموو شتێک سەلامەتە؟ بەڵام شەوکا کە حەشرە بە ڕانگ و چوغە و بۆی دابەزی و هین کورە ئەمە چی پێڵێن شاڵ ئافۆ ڕانگ و چوغە نییە، شاڵ فەرقی هەیە بەڕاستی کاکە نازانم کورەوەڵی. سڵاو ڕێز حورمەت و خۆشەویستی بۆ بولایەک ئەم شەو هەموویەتی وانەزان کە خوارەوە تراکسوودە ئەوە شتێن و دار و بەردەها شاس هەرەوە ماوەکەیتە ببن بەسەر عەشرەت و شت بۆ خۆی لە باشووری کوردستانە. ئەوەڵا بە ئەم قۆڵشی بۆ هەڵکەم ئەم شەو دیارە شەوەکەی زۆر بەدڵم نییە، یعنی شەوەکەی خراپە لە حەقیقەتە. باشە ئازیزانی ئارامی حاجی عەلی، هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانی من. ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک یەک دوو دەقیقا وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە، پاشان ئەچێنا و قسە و باسەکان بە گشتی. ڕەبی عافیەتم بێ بەخوا حەشرە ئەوە لەبەر ئێوە بۆی نافیشکێنم ها ئەگینا وەکو مار بۆیە فیشکێنم. وەڵڵا بەخێر بێن سەرچاو هاتن ئاتیزان قوربانی ئێوە. سەرەتا بەوە دەست پێ یەکەین کە سبەینێ بەیاننامەکەیان ئەخوێنمەوە هیە و بەڕێزانەی کە سبەینێ قەرارە کە ڕێپێوانێک بکەن لە عەربەت بەیاننامەکەی ئەوانە خوێنمەوە و دوایی ئەوە ئەچمە سەر قسە و باسەکانی خۆم. خۆشەویستان هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن یەکێتی و پارتی تەنها بێشت ئەتوانین بێ بدەمیانە، یعنی بێ بە قەپۆزیانە، ئەویش ئەوەیە کە خەتەربی بۆ سەر پارەکانیان، بۆ سەر بازاری قاچاقچێتی و چوزانم بازرگانی و ئەوەی کە ئەیکەن ئەوان هەتاوەکو گیرفانەکانیان نەکەوێتە خەتەرەوە باوەڕکە وەڵامی کەس نادەنەوە. بۆیە ئەوەی بەیانی کە ئەو بەڕێزانە ئەیکەن و ئێستا بەیان نامەکەیتان بۆ خوێنمەوە هیوادارم باجارە بیخوێنمە اینجا هیوادارەکەش ئەڵێم یەکشەمەی پرشنگار و پەخستنی داهاتەکانی دەسەڵات. وڵی باشە عینەکەم پێویست نییە ئافرم ئارام ئەحمەد چاو باشە بەخوا مادەم چاو باشە ئارام ئەحمەد زۆر مهمە. مامۆستایان فەرمانبەران موچەخۆران کەسایەتیەکان چین و توێژە جیاوازەکان هێزەکانی دەرەوەی دەسەڵات دەتانەوێت خەباتی مەدەنی ببرێتە قۆناغیشی نوێ و کاریگەرەوە، دەتانەوێت بە کردداری و هەڵوێستی ڕاستەقینەوە دشت بە تاڵانکاری و برسیکردن و شکۆشکاندن بوەستنەوە، دەتانەوێت لە گۆڕەپانەوە ئەجێندا و پیلانەکانی دەسەڵات شکست پێبێنین، ئەو کاتانەی دەیانەوێت ملکەچ و سەرکوتمان بکەن ئێمە خۆڕاگرانەتر و پێداگیرانەتر لە بەرامبەریان بوەستینەوە، کەواتە بەشدار بە لە خۆپیشاندانە بێوێنە و جەماوەریەکەی ڕۆژی یەکشەممە 23/2/2025 واتە سبەینێ شوێن عەربەت بەرامبەر چێشخانەی کۆڵوانە خاڵی بەیەکگەیشتنی داهاتە بەتەڵانبراوەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانەوە کاژمێر دەی سەر لە بەیانی تێبینی بە نامەی فەرمی UN و دادگای باڵای فیدراڵی و ئەنجومەی نوێنەران و وەزارەتی ناوخۆی عێراق لەم خۆپیشاندانە مەزنە ئاگادارکراونەوە. پاراستنی ژیان و شکۆی خۆپیشاندەران خراوەتە ئەستەی دەسەڵاتدارانی ئەم زۆنە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی. ئەوە بەیاننامەی ئەو بەڕێز و ئازیزانە بوو کە سبەینێ قەرارە سەعاتی دا لەو شوێنەی کە من خوێندمەوە لە عەربەت ناڕزایەتی خۆیان دەرببڕن. من لێرەوە
داوا لە هەموو خەڵکی عربەت و سەیسایق و کوڕە شارەزور و هەڵەبجە و سلێمانی و گەرمیان و هەموو شوێنەکان هەر بەیانی لە سەعات 7 و 8 بەیانیەوە بکەونە ڕێ بڕۆن بۆ ئەو شوێنە لەوێ کۆبوونەوەی جەماوانی بکەن شان بەشانی ئەو بەڕێزانەی کە لەوێن سەرپەرشتی ناڕزایەتەکانەکەن هیوادارم کە سبەینێ زۆرترین خەڵک بەشداری تێدا بکە و مەترسن عەزمتان جەسم بکەن بە شەهامەتەوە بژین و بڕۆن لەوێ تەنیا ئەوڕێک ئەمەیشەکە لە ڕێگە هەرە باشەکان چونکە ئەم دەسەڵاتە وەکو وتم تەنها و تەنها ئەو کاتەیەتە جواب کەچی لەسەر کوسەکە بێتە خوارەوە یان هەوڵ ببی بەهۆی خەتەری بۆ داهاتەکەی بۆ پاڕۆسامەرەکەی کە ئەیدزن بەڕاستی تەنها ئەوان لەمە ئەترسن هیوادارم کە بەیانی زۆرترین خەڵک بەشداری تێدا بکە لەو ناڕزایەتەی سبەینێ لە عەربەت وەکو لە دەسەکەشم بڵاو کردەوە ئەوە سەرەتای لایفەکە بوو و هیوادارم کە دەوردا بڕۆمە ناو قسە و باسەکانی خۆم و ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. ئاگاتان لە عەدنان عوسمان بوو، عەدنان عوسمانی گۆڕانی کۆن، عەدنان عوسمانی کۆنەیەشێتی، عەدنان عوسمانی کۆنە کۆمەڵا، عەدنان عوسمانی کۆنە ئاڵای شۆڕ، عەدنان عوسمانی کۆنە زەحمەت کێشان، عەدنان عوسمانی کۆنە بزوتەوەی گۆڕان، عەدنان عوسمانی کۆنە بەرەی گەل لای لاهوری شێخجەنگی، دوجار عەدنان ڕای خۆتان ئازیزانی ئارام ئەحمەد. یعنی ئەم عەدنان عوسمانە ئەم هەموو حیزبەی کردووە، ئەمە یەکێتیت، ئەمە کۆمەڵات، ئەمە ئاڵای شۆڕشت، ئەمە زەحمەت کێشانت، ئەمە بزوتەوەی گۆڕانت، ئەمە لای لاهوری شێخجەنگیت، ئەمە لای یەکێتی ئێستا. ئەرەوەڵە جایکە لە خۆشیەکانی عەدنانەوە بوو کاتی خۆی کلاشکۆفێکی قۆناغاری سینی کردی بۆ شانی ئەیوت ئێمە بێ هێزی 90 دابمەزێنین لە بەرامبەر هێزی 70 یەکێتیە لە هێزی 90ەوە بۆ کوێ ئەوتە کە ئێستا بینی ئەمەیە کە تۆ کاتێ سواڵی ژیرفان بکەی بەڕاستی ئەمەیە عەزیزان هەزار جار وتومە ئینسان ئەکرێ هەتا ئارام ئەحمەد ئەکرێ هەتا ئەم سیاسەتە نەکا ئەکرێ لایڤ نەکا ئەکرێ دانیشێ ئەکرێ چوزانم بەجێ جەرەکانەکە بەڵام ناکرێت تۆ بچی بە پارتی وێچێتی کاکە بۆ خۆم دانیشم شەرافەتمەندانە ئەی هاوار ئەڕۆم ئیشێ کارێکەکەم بۆ خۆم خەڵکی ژیانی خۆم ببم جاجا قسەیەکەم و جاجا قسە ناکەم ڕەخ ناگرم یان نایگرم بەڵام ئەمانە ئاوان لە ڕاستیە خۆشەویستان جا هێزی نەوە ئەوی هێزی 90 دروستەکەین لە بەرامبەر هێزی 70 و هێزی 80 یەکێتی و پارتیە ئەی ڕۆ دایک ڕۆڵە بۆ بکە عەدنان بەخوا عیبە ڕۆڵە یەخوا ڕۆڵە داوەشەی بۆ خاتی پێغەمبەر خێخوا داوەشەی ڕۆڵە بۆ خۆت و بۆ ئەخلاق و بۆ ئەتوانێت بۆ خۆت دانیشم جاچی وەڵا سنتەری نازانم لێ کۆڵینەوە لە چیە کۆڵیتەوە وەڵا مەگەر لە دۆلار بکۆڵیتەوە عەدنان گیان یا لە خانم بازی خانم جون اینا لێشی ناتوانانی ئەوە بکەی کاکە ئەرەوەڵە بەهەرحاڵ با لەوەش بۆ ئەسبین کورە ئەم هەموو خەڵتەیە بەڕاستی ئەم هەموو خەڵتەیە بە ئێمە چاسەر ناکەین ئازیزانی ئارام ئەحمەد کەیفی خوانە چاویان دەرایتەمە مێژووی خەڵتەکانیش بەڕاستی ئەو مێژوویەکە عەدنان عوسمانگەین تێدایە بەهەرحاڵ من هەر ئێستا لە ئەکاونتەکەمە لەگەڵ ئەو برادرانەیە کە مقابلەیەکم کردووە و کۆمەڵێک گفتوگۆمان کردووە 20 دقیقەیەکە دام بەزاندوو شێرم کردووە لای خۆم ئەتوان هەمووتان دوای ئەم لایڤش گوێ لێ بگرن گوێ لایڤەکەش بگرن ئازیزان ئەمەوێت سەرنجێکتان لەسەر ئەو مۆزوع پێ بڵێم من کە لایڤ ئەکەم لایڤەکە خۆمم پرسیارینی خۆمە قسە و باسی خۆمە هەموو شتێنی خۆمە بەڕاستی وە خۆم مەسئولیشم لە یەک بەیشی قسەکانی خۆم هەرچێبێ ئارام ئەحمەد خۆی باجەکەی ئەدا بەڵام کاتێکە ڕادوێیەک تەلەڤیزیۆنێک گۆڤارێک هەرچێبێکە یەک کۆمەڵێ پرسیار ئەکا من ئەبێ بە جۆرێک وەڵام بدەمەوە کە ئەوانش تووشی بەڵا نەکەم بەڕاستی لەبەرەوەت فەرقی هەیە خۆم هەچێبێ خۆم باجەکەی دەم بەڵام منتەقی تیان نییە من بێم لەگەڵ تیڤیەکە قسە بکەم هەر بەم نەهجە یا بەم زمانە یا بەم جۆرەی ئێستا بێم هەموو ئەو شتانە لەوێ بیڵێم کە بەرامبەرەکەیشم ئیحراجکەم یا تووشی سوزانم شکات و شکاتکاری و ئالەم بابەتانە بکەم بۆ یەکە فەرقی لایڤەکانم لەگەڵ ئەو شوێنانەی کە مقابلە یان گفتوگۆ یا قسە و باسمانە بێ هیوادارم کە هەم لێرەوە هەم لەو قسە و باسانەی کە ئێستا بڵاو بۆتەوە لەگەڵ ئەو بەڕێزانەی چی 21 پێم وایشتێکی ئەوەیە کە ناوەکە تازەیە بۆ ئێستا بۆم نایە بەهەرحاڵ ئەتوان بخۆتان گوێ لێ بگرن و زۆر کەسیش کەس بیبینێ لێرەوە ئازیزانی ئارام ئەحمەد ئەچمە سەر کۆمەڵێک قسە و باس تایبەت بەم ساڵانەی کە من لەگەڵ ئێوەیە بووم بەڕاستی چونکە تەنیا ئارام ئەحمەد ماوە کە ئەتوانم بڵێم هیچ کەسێک ناتوانێ بەرگەی ئەم هەموو ساڵە بگرێ کە ئارام ئەحمەد بەڕاستی بەرگەی گرتووە باشە من ئەزانم کە چ باجێکم ماوە و ئەزانم چ قوربانیەکم ماوە و ئەزانم کە
چەنە بێڕێزی و سوکایەتیم پێکراوە و چەندە ئازاری دڵیان داوم بەڵام بەرگەشم گوتووە بەڕاستی چونکە پێم وا بووە کە لەسەر حەقم و شەڕی ڕاستیم کردووە من هیچ خراپەیەکم بۆ نەتەوەکەم بۆ نیشتیمانەکەم بۆ ئاین بۆ هیچ شتێک نەبووە بەڕاستی جا ئەوەشم بیر و خۆشەویستان تخوا ببوونن بەڕێزان با لە بیرم نەچێتەوە لێرەوە پەیامێکمەیە بۆ کوڕی پاک کوڕی پیسە کوڕی پاکە تۆم بیر نەچۆتەوە نامەوێ هەموو تیرەکانێ بەیەکەوە پێوە بنێم دەبێت بووکەم بە گیشتەکەی هەیاسی خاص کوڕی پاک لە بەریتانیا باشە ئەبێ بووکەم بە گیشتەکەی هەیاسی خاص اینجا ئێمەوە وێزت لە حەقیقەتە من واز لە تۆ نایەنم چونکە تۆ لە ئاخر لایفدا هەڕەشەی کوشتن لە ئارام ئەحمەدەکەی ئەڵێیت دەیان کەس پەیوەندیان پێوە کردووم وتویانە مامۆسا چیت ئێمە لە ئارام ئەحمەد بیکەین و وای لێکەین و وای لەکەن وتو من نەبا باوای لێ مەکەن و ئەوە ئارەزی خۆتان و خۆتان چێکن بیکەن و ئاوایی ئاوا قساکەی ئەوە بۆ خۆی هەڕەشەیە هەی داعشی نووسو لە بەریتانیا هەی داعش بەڵێ MBC1 و ئەزانی قسەکانی تۆم بیچۆتەوە بڕواتە بێ بڕواتە بێ ئەو هەڕەشانەی تۆ خوێن لە پەنجەم بێتۆ بەرپرسی لەگەڵ ئەو هەموو خێڕی توێڕیاکە لە دەور و بەردان هەی داعشی کوڕی داعش ئەوە جارێ ئەمە سەرەتایەکە ئێمەوە وێزەت ها جارێ نامەوێ یەکسەر دابنیشم هەموو شتێک بڵێم و ئەیتر بیڵم بە ئاسانی بخەویت نانە خەمە نەبێ ئەو هەڕەشە و گوڕەشەیە کە گوایە درۆکەی تاوان نەزان کە درۆکەی دەیان کەس پەیوەندی پێوە کردووی توتیان چی دێ ئێمە لە ئارام ئەحمەدەکەین و وای لێکەین وای لێکەین بەڵام من تومە نا پێویست ناکە و قەی ناکە خۆتان ئەزان و من ئەوەم ناوێ ئەمەت ئەمەی پێچەوانە یعنی تۆ هەڕەشەی کوشتنێ کردووە گەمژەی نەزان ئەو باش بیزانی بەوە با وازەوە بێن خۆشەویستان جا خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیە ئێوە واتە خەڵک لە کوردستانە من خراپم بۆ نەتەوەکەم هەبووە نە بۆ گەلەکەم هەبووە نە دز بووم نە گەندەڵ بووم نە هیچ شتێ بەڕاستی لە ئەوروپایشەوە بووم حەزم کردووە کە خەڵکی کوردستانیش کارەبای هەبێ ئاوی هەبێ ماڵی هەبێ ژیانی هەبێ گوزەرانی هەبێ بەڕاستی یعنی ئەو شەڕێ من کردووە بۆ خۆم نەکردووە ئەو شەڕەم بۆ مێژوو و بۆ خەڵک کردووە لە حەقیقەتە باشە هەموو کەسی ئەبێ لەوە تێبگا ئەگەر بۆ خۆم وایە زۆر دەمێ بوو بە ئاوات و ئامانجەکانی خۆم گەشت بووم ئەویش ئاوات و ئامان چیە خۆم ڕۆژگارە سەخیفە هەر بۆ بە پارە و ئالم بابەتانە ئەگەر بمتوانێت ئەمتوانی ئەو بکەم بەڕاستی بۆیە لێرەوە ئەمەوێ کۆمەڵێشت بدەمەوە بەڕووی نێیارەکانە و بێ و مێژوو بەڕاستی باسی بکەم چونکە وەکووتم ئەم دز و جەدە و پیاوەکانی و کۆمەڵی خەڵکی سوال کرد و هیچ و پوچ زۆر ئازاری دڵی ئارام ئەحمەدیان داوە لەبەرەوە دڵنیابن کە ئەم شەو ئەو شتانە ئەدەمە بەڕۆی ئەو کۆمەلگایی ئەم ساڵانە ئەگەر بە کوتیش بێ بەڕاستی ئازیزان کۆمەلگای باشوور زۆر خراپ لێ قەوماوە بەڕاستی پندێکی هۆڵندیەکان هەیە کە ئەمەوێ بۆ دەست پێ بکەم کە ئەڵێ بێ ئابڕوەکان خاوەنی نیوەی دنیان هەر بەڕاستی لە باشووری کوردستانیشە بێ ئابڕوەکان نیوەی خاوەنی نیوەی هینن باشووری کوردستان بەڕاستی باش نییە بەداخەوە بەڕاستی کە ئەمڕۆ بێ ئابڕوەکان بە هەموو مانایەک ڕۆڵیان ئەگەڕێ و ڕۆڵیان وازیەکە ئازیزانی ئارام ئەحمەد بە حەقی ئەو خوایە پێویستە هەمووتان بیزانن ئەوەندەی کە خزم خراپە باشە ڕەنگە خەڵکە ئاسایەکە خراپ نەبێ باشە من تێناگەم بەڕاستی ئەگەر خەڵکانێکەیەن پشتیوانی ئارام ئەحمەد ناکەن ئەبێ بۆچی دژایەتی بە ئارام ئەحمەد بکەن چه سڕێکە لە ڕاستیە کە دانیشتووە دەم پانەکاتەوە بۆ ئەو دەساتە دزوجەدێ بەڵام دژایەتی ئارام ئەحمەدەکە هەمووتان ئەبێ بزانن زۆربەی نووسەر هونەرمەند بەناو ڕۆژنامە نووس مێدیاکار هەر هەمیان ڕقەنەم ئارام ئەحمەدەیە خۆشەویستان تەنها چی تەنها لەبەر ئەوەی من ئەوێرم هەموو شتێک بۆ دەساتە بڵێم بەڵام ئەوان بەڕاستی نایێرن کاکە ئەوەی کە من کردومە ئەم ساڵانە باجم بۆ یاوە بەڕاستی باجم بە ژیانی خۆماوە خۆ هەروە لە خۆڕایی نییە هەر ئەوەیشەکە هیچ کەسێک نییە 25 ساڵ لە کووردا قسە بکە خەڵک گوێ لێ بگرێ بەڕاستی 25 ساڵ زیاترە ئەم ئارام ئەحمەد قسەکە ئێستش خەڵک هەر گوێ لە ئارام ئەحمەد دەگرێ چونکە بۆ لەبەر ئەزانێک کە ڕاستە باش نییە تۆ لە باشوور دانیشتویت بە ئارەزوی خۆی ئەلەوەڕێی من وەکو تۆم نەکردووە تۆ سەرقاڵی پارەکۆکردنەوە و ماستاوچێتیت من وەکو تۆم نەکردووە تۆ شەو بەیانی ڕۆژ تا ئێوارە کلکەلەکێتە وەکو سەگ من تاقەتی ئەو حوسڵەی ئەو شارەم نییە بەڕاستی ئەوانەی کە تۆ ئامادەی پێڵاویان بۆ جوودکەیت من ئامادە نیم وەڵامی سڵاویشیان بدەمەوە بەڕاستی چی TV ڕۆژنامە مێدیاکار کە هەزاران لە باشووری کوردستانە یەک کەسێکیان نایێرێ سڵاوێ لە ئارام ئەحمەد بکە خۆشەویستان لەبەر مجامەلەی پارتی وێشێتی باشە
خۆ هەر ئارام محمەد خۆی قەدەغە نییە کە 30 ساڵ نەتەوێت بۆ زیادی خۆی هۆنراوەکانم قەدەغەیە وتارەکانم قەدەغەیە بابەتەکانم قەدەغەیە تەنانەت ناویشم وەکو ئارام محمەد وەک ئارامی حاجی عەلی ناوەکەشم قەدەغەیە بەڕاستی هیچ تیڤیەک هیچ میدیاکارێ هەموو ئەو سەخیفانەی کە میدیایشیان هەیە بەدەستیان بە پای دزی و تاڵانی باشە یەک بەشە لە ناوێرە مەرحەبای ئارام محمەدکە خۆشەویستانی ئارام محمەد یەک کەسێکیان ناوێرێ شەهامەتیان نییە لەبەرچی لەبەرەوەی کە هەر هەموویان ئەو دەسەڵاتە سەخیفەن لە باشووری کوردستانە بۆیە هەموو شتێکیان لە ئێمە قەدەغە کردووە تەنانەت ناوی ئارام محمەد لە تەلەڤیزیۆن لە ڕۆژنامە لە گۆڤار لە نازام چی لەمانە لە هەر هەموویە بەڕاستی قەدەغە کراوە خۆشەویستانی من کە من بۆم ئەو پەڕی جێگەی شانازیە و بۆم ئەو پەڕی بەڕاستی جێگەی فەخرە پاشان من نازانم ئەم میلەتەی ئێمە بۆشی وای بەسەر هاتووە باوەڕکەن خۆشەویستان کاتی خۆی کۆمەلگای ئێمە ئاوا نەبوو باش نییە ئازیزان با مەجموعەیەشت باسکەین بێتەوە مێشکن سەدەمی گۆڕان لە بەریتانیاوە کەسێک هات بۆ لام خەسوورایی گۆڕان بوو ناوەکەی نابم ناوی بەتونی بابا بچێ ئەو کاتە من بیجۆیەکم هەبوو باشە ئەوەی کە توانیم بەرزەپێ لە خزمەتیان ڕاوەسام ڕێزم کرد احترامم کرد هەموو شتێک لە ڕاستیە کاتێک گەڕا بوو بۆ بەریتانیا وتبووی چی وتبووی کورە ئارام محمەد چی کاکە خۆ ڕسوایە سیارێکی پێ بای $4,000 خۆ هیچی نییە و ئەلەم بابەتەن تەلەفۆنم بۆ کرد وتم هەی نامبەردی کوڕی نامرد ئەگەر ئۆتۆمبیلەکەم نرخەکەی بای $5 بووایە ئیحتیالی ئەدایان چی دەوت ئەدر کوڕەوە دزارە محمەد کاکەەوە خۆی فرۆشتووە سیارەکەی بای دەفتەرە و یا بای ئەو لە دەفتەرە و ئەمە چۆن لە ئەوروپا پێیا بێمە بەخوا خۆی فرۆشتووە باشە من تێناگەم هەتاوان پێم وتم من تێناگەم ئێوە چی بێشەرەفێکن بەڕاستی باشە ئەوەی کرد بەدەم ما بێتەوە ئەوەی کە ناشێ پێم کرد دوو لە ڕووی ئێوە کەرامەتیم ختەژێ پێڵاوەکانی ئێوە باشە ئەماوە پێشوە کاتێک کە ئۆتۆمبیلەکەم سوتا لایڤێکم کردەوە لەم دواییە لەناو ئۆتۆمبیلێکی ترا باش نییە ڕەشە وڵاخێک بۆی نووسی بووم ئەوە خۆتۆ سیارەکە سوتاوە ئارام محمەد ئەم سیارە لەکوێ بوو لە قەبری باوکتا هێنام باشە خۆ ئەگەریش لایڤێکم بکردایەتەوە بەسەر پاسکیلێکەوە بوومایە یان بە پێ ئاوا بە پێ بڕۆشمایە بۆ وتایە تخواوتم بێلەکەم وا بۆ ئەو بۆ ئەو سیارەنەوە ئەلماتانە هەر ئەمانە قاقا پێەکەنین ڕایان نەبووە باشە ئەیان نووسی چێ و کاتە بەخوا ئارام محمەد پێمان خۆشە چاک ڕسوایان کردی ئۆتۆمبیلەکان سووتانوی ئێستا بە سیارە و بە پێ بۆ خۆهات و چۆکەیت و ئەوە حاڵەکەتە ئەو کاتە ئاوایانەوت ئەمەیە نەخۆشیە کە بەربۆتە ئەو کۆمەلگای باشووری کوردستان من ئێسش تێ ناگەم نازانم من بە کام لایە شایەتومانێکی بەحەق بهێنم لە حەقیقەتە ئێمەنتێک نییە تۆ هەموو تۆ ناخێتە خرج کە چاکبی هەرجوێنی پێدە ئەی هاوار هەرسو کاتێن پێەکەی کاک پێ دەکەن جارێکیشیان هەتوێشی گەمژە ئەڵەشی بەڕێزن ئارام محمەد تۆ وەرە سەرەت و سامانەکەی خۆت بڵاو کردو بزانین چی تێ ئاخر هەی گەمژەی نەزان کاتێک ئەبێ من ئەو کارە بکەم کە ببمە وەزیر ببمە خاوەن پۆست ببمە شتێک لە حەقیقەتە من 30 ساڵی ڕەبەقە کوردستانی باشم نەبینیوە خاوەنی سامان بم یان گەدا بم بە تۆ چی یا بە خەڵک چی بەڕاستی من چیم هەبێ هێنی خۆمە خۆ لە باوک تۆ بۆ من هاتۆ بەڕاست باشە خۆ من نەوەزیر بووم و نەگزیر بوو و نەکوسانم بینیوە و نە هیچ تۆ گەمژەی نەزان چۆن لە خۆتە بێ ئەو قسە قوڕان ڕوو بە ئارام محمەد فڕادیت خۆشەویستانی ئارام محمەد ئێستا لەو باشووری کوردستانە یەک تەکسی کۆنی پێبێت بیکە بە تەکسیەکی تازە هەتا خزمەکانە ڕەفیقەکانە دراوسێکەکان هەر هەمان پێیان ناخۆشە هەر لە خۆ خەفەتی پێخۆن خۆشەویستان هەر لە خۆ خەفەتی پێخۆن زۆر سەین بەڕاستی کرێچیبی ئەگەر خوا بداتێ دوو هۆدە و هەیوانێ بکەیت لە باشووری کوردستان لە سێمانی هولەریا شوقەیەکی هەبێ لە پوزاتەوە لە ئامۆزاتەوە لە خزمتەوە لە هەر هەمووانەوە هەر هەمی پێ تەقنە لە خوانەوە هەر لە خۆ پێیان ناخۆش ولا هابوو بە خاوەنی خانوو هابوو بە خاوەنی شوقا هابوو بە خاوەنی سیارە ئێوە بە خاوەنی ئەلم بەبەتانە باشە ئەوانەی کە ئەو ناسن یان ناسن هەر لە خۆ خەمی پێخۆن سۆسی لەو کۆمەڵگای ئێمە لە کاتێکە ئێمە هەمیشە تێکۆشاوین خەباتمان کردووە بۆ ئەوەی کە ئینسانی کورد ئینسانی ئێمە خاوەنی ماڵێ بێ خاوەنی ژیانە بێ خاوەنی ئۆتۆمبیل بێ خاوەنی کار بێ دوور بێ لە بەڵا دوور بێ لە برسێتی دوور بێ لە هەژاری من پێ ناگەم تۆ بۆ ئەگەر نەخۆشنی تۆ بۆ پێ ناخۆش ئەگەر ئارام محمەد شتێکی هەبێ بەڕاستی یا ئەگەر فڵانە کەس ماڵێکی هەبێ ژیانێک و گوزارێکی بۆ خۆی کاکە تۆ بۆ لە خۆت خەفەتی پێخۆی تۆ بۆ پێ ناخۆشە هەی پەتەڕی هەی نەخۆش باشە اینجا ئەگەر پۆشاکەکانت وەکو ئەوەی ئارام محمەد کە بۆیان نردوم لە سێمانیەوە هەدیەکراوم دەستی خۆش بێت شیک و قۆسکەلانە ئەوانە بێ
هو سيرك هو جلانه لبريا هو باري ورقتو هو خوي فروشتو كاك اگر بوشاكا كان يشي رسوا انا بايده دولار بي دلن سيريو رسوا كا همون جلا كان بايده دولار نابي كشي جاتي كي بارتي كاتو او كورا برو باري دينار بياك بو خوش ليك جاني بيبكرا باشا كاكا اما ام كومرغاي ام ازن 20 صار الربقه ام خلقي هن باشا دلنو دنوسن ارام احمد اوي ورقت ارام احمد اوي هنا باشا والله ايزن بقسي او انا بويا اسا ابويا بقدر في شاسواري او الوحيده براكيس وقنروتو بقدر قيوان او ارام احمد كل سنه شقوا في الله ابويا براسي اقل بقسي او ان بويا بوه موكا لمس انا بلوك لاتو براسي ابويا اسا من ديان شقه موبايل سيما كاكا جا خوز قوا ابويا كاكا خذوا الرؤيه وصق بابي نايب ارام احمد امانه بوتو بامبرا باجنيه بلا دسي خوجو مال اوابي ان جاب رايي كمو ابوي همون يا كان بتقن براسي باشا هوايا بياني كابري الراس بيتو خوش ويسا هل خو بنمون تو فلان كس هديك بداتي باجنيه چونك خفتي بيه خون هم يجوني بيتا او خوف روشا او وايك باشا طبعا داخشين ليه ها مسألة خوف روشي نيه اگر اوش تجبن بخوي قرولي تيج اخوا براسي لخوشيا بس لخو بينا خوش تو برو دوكاني بكرو خوش ويسا باشا تو برو برنامج بدز بهنا تو برو لشتيكا سر كتوبه لشتيكا هل اخو بينا خوش بينا خفت اخو براسي اي من تينا قم كاكا اقر بشتم ناقرن اي بوشي تجاتي مكان راسي اي اقر براسي اي وتواون بازيزا بحقي اخويا ام فيسبوكا وكو فايله كان دائري امني الزو بابريس دبي حزبي بعث اقر دسي خلق كوي خوني تي عرجت باشا شنك هادشي خزمه بناي خوازيالو دجاتي دكا هادشي هاورو ناساو باكونتي فيكو جون دداتي من الناس مو براسي ازامك في شيء او فيكا هي كسي نزيكا يا وسط يا دوري عالم بابتانيه من زوربيان امانه الناس مو باشا بقران عزيزان بتايك زور بيس باشي كوساني قتوتو بس اللي اصل وقنرود باشا انجا خوش ويسان مجموعه كيتيايا للسوشيال ميديا انا لسر حموشتك رجبينا هالجندات بو يلم بخوانا خوشي يا كاكا لخواو لآخر زمان بترسن كتو نيجيبو أكي كاكا باشا أكاونتكي تو هموي آياتي قرآن تو همي واء بيشي توا دروي واء كي جوني واء دي والله درترين صك بيشن ما أبو جرب حبي الحقيقة باشا بابا أوقش قرب خلي بيشي خوت أنا قالن قد من آزاد كأولم بعتنا بسري باوكم قدني يكز لمجيانا آزاد ناكم قدني أو كسم مال بيويا كجون بآرام أحمد أو يكجري داومتي لجيانا ماوى يا لجيانا ماوى من هالبنفرتي كم براسي أو يكسوكاتي بيكدون لجيان ما قدني يكز آزادناك جاء مردبه يا زندو بيت إيه وسيلك الخوش يسلم كابرا يتسشق مظاهرات تجي بارتي ويشيتي مجموعة راس بيتو كرة دروكن أنا بو بارا كن كاكا ومظاهرات شيشتي بو بارا كن دروكن كاكا شكاكا كابرا يا مظاهرة كيكا شق أخوا أويكا أنا كروي شيء لبشتيتي يا فلاهو لبشتيتي يا فلان لبشتيتي دروكا كاكا لو هوني رأي يكسر بشتي قسم كاد جي باتي يكسر أي كن ببارسن بابا جان أو سيناريويا شيء له هوني يكسر ببارتي ولا بادينانا أو أخوي بارسنا كاكا أهاش أسوار بشيروان شيرواني أي ولا بارسنا شيرواني كاكا باشا أو شان صار لزندانة دامه لدزقاي بارسنا زندانة كشي أو شاسو أو الواحدة أو ندب يشربوا أي ولا هنا أو دزقاي بارسنا شيرواني باشا أجزر يا رب أحمد تخوى أما بياتيه تو دجي يجي بارتي قساكي دلن أو بويا قساكا دجي بارتي أو إيري بيكرن أو بويا قساكات باشا أقل دجي شان قسناكي بيدن بي دلن ها بيدن بو كاكا آخري خوي فروش أو كريم أنا بويا قسناكا ورا من قسناكم شش ما خوش يسألني على محمد شش ما قسناكم لدو هذا لا برابطه على على محمد ها بيدن بو بيدن يعني كلا على محمد بارا أنا يجي بارتي وتوا كوتاي بيهات كاكا بيدن بو سلوا بنرد ما مسان ما ينكتبوا لما ويا ددو عن زكاس بالخوش ويسا هم الأقام اللي بو كومونك أو ندبي وجدان بون ماتن أبي أنا نسيتي كل دلوك أنا بدزيو أخوارنا أخوان كاكا شو أنا كبابي عم بوشيت زلمة نامك يبون يدوم قرآن يا أخوان أيوة شو أنا كبابي عم بوشي خوش ويسا تعقد بها جواب يشي بمن براسي أو أنت نزم بو نامكي باشا كاكا دورها
آخر خەڵک چۆن 12 ڕۆژ بەرگەیەگرێ آخر کاکە گیان چۆن شتیوا ئەبێ کورەوانە ڕاز ناکەن و بەخوا کاگەرامەوە خواردنیان بۆچێت و ئەرم بابەتە جا ئەگە کەسێکیشان دەبسا بمردایە خۆشەویستان هەرو دە 12 کەسە اینجا ئەیانووسی چی جا با بڕوا چیە گەمژەیوە تۆ بۆ چیەکی مانەگی تو خۆدەی بەکوشت کەیفی خۆیەتی کاکە اینجا پێیان ڕاوەرد اینجا گاڵتەیان پێکرد کاکە یعنی کۆمەلگای باشوور بەڕاستی تووشی نەخۆشی بووە هەرچی بکەیت ئیلا کۆمەڵە خەڵکی جوێن دێنێ بە ئاشکرا هەر خۆیان جوێن دێنە بەڕاستی باشە خواوە چی لە ئازیزانی ئارام ئەحمەد زەلام هەیە لەو بەریتانیا لە ژیانمە ناوم نهێناوە چونکە هیچ نییە دوو دەرەوە تڕکەنێکە هەر تڕکەنێکە لەو گۆڕی خۆشەویستان تەنها خەریکی سەروبەری خەڵکە چاچێکە با بڵێن بڕواتان هەبێ 15 ساڵە ئەمە جوێن بە من ئەدا باش نییە هەرچی بڵێم هەر لە خۆ جوێندا بەشێتێکی هەند ئێستا ئەزانم کێیە با پیانتون کەچیە بەڕاستی وەکو نەخۆش جا ئەترسم ئەمە سبێنێ بڵێ کاگەرام گەدنم ئازاد بکە کوورە قەسەم بخوا بە گۆڕی ئەو حاجی عەلیە لە هەر شوێنێکا کەویتە کەمینمەوە ڕێ خەتەنە دەکەم لە بنا لە بنا بۆ خەتەنە ئەەکەم بە گۆڕی ئەو حاجی عەلیە هەر کاتەکەویتە بندەست با باشە ڕاستی بزانیت ئەوە جوان بیخرە ئەو مێشکی خۆتەوە باشە اینجا خۆشەویستان ئەمانە هەروە بۆتان باسەکەم بۆی هەمووتان بزانن و ببێ بە تەجروبە بۆ هەموو لایەکان 24 کاتژمێر لە ڕێگەی پیاوێکی بە شەرەف کاک قادری حاجی عەلیەوە چوومەوە سەر گۆڕەکەی باوکم 24 ساعت خۆشەویستان بە شەرەفم لەو سۆشیال میدیاوە 2 ملیۆن جوێن بۆ ئارام ئەحمەد 1 ملیۆن سوکەتە بۆ ئارام ئەحمەد کردو باشە وەکو ئەوەی کە من کوردستانم فرۆشت بێ یان دەبابێت تورکم هێنابێتە سەر باشووری کوردستان کاکە یان پازاری ئێرانیم هێنابێت وەکو بێشکچی ئەڵێ داگیرکەر عەمودێکی بڕیوەتە خاکتان نەوتەکەتان ئەدزن لەگەڵ پاتێژی تا ئێوە قسە ناکەن شەوانە هەزاران تەنکەرە نەوت دەدزێ ئاودیو ئەکەی لە باشووری کوردستانە دەرپێکانتان لە قوڵەپێتانە ناتوان دەرپێکەتان هەڵکێشنەوە کەچی ئەگەر من 2 سەعات پشمەوە سلێمانی باشە ئەو هەموو جوێنە بە ئارام ئەحمەدن توخۆ ئەمە ویژدانە ئەمە شەرەفە ئەمە ئابڕوە ها ئێبرا وڵاتی خۆمە باشە ئەبێ من بۆ مافی چوونەوەم لێبێ بۆ ئەگەر بشمەوە سەر گۆڕی کەس و کارم ئیلا ئەبێ خۆ فرۆش بم ئیلا ئەبێ خۆم فرۆشت بێ کاکە ها سۆ سێرە بەڕاستی جا ئازیزان هەر لە زمنی ئەو قسانەیە لاهوری شێرجەنگی کاتێ زانی گەڕاومەتەوە من لە ئەمیستەردام بووم یعنی گەڕابوومەوە ئەمیستەردام کەچی هەموو هاواریانە کرد لاهور بردیەوە خۆی بە لاهور فرۆش لاهور بردیم لە کاکاری حاجی لەگە کەسێکی تا ڕۆژم کەسە لە سلێمانیە خۆشەویستنی ئارام ئەحمەد باشە لە کاتێکە جگە لە کاکاری حاجی عەلی یادی بەخێر کە لە ژیانە نەماوە لەگەڵ ما بووە کەسی کەم لەگەڵا نەبووە بەڕاستی لاهوری چی و حاڵی چی باشە ئەوە گریمان لاهوری شێرجەنگی منی بردەوە ئەشکاتی ئەم کێشەیە چییە چ مشکلی تێدایە واللهی ئەو بواە خۆم یەکسەر ئەموت بەڵێ ئەو بووە منی بدۆ سەر گۆڕی باوکم زۆر سپاسی ئەەکەم دەستی خۆش بێ ڕستێکیشم لەگەڵ ئاگرت بڵاوم ئەکردەوە بۆ پڕی سپاسیشەوە بەڕاستی ئەموت ماڵی ئاوا بێ یارمەتی داوم بەڵام بەڕاستی و خەڵکە درویان کرد مردووی سەر قەبران ئاگاداری ڕۆشتەوەی من بووە لاهوری شێرجەنگی ئاگادار نەبووە باشە کاقاری حاجی عەلی دوو کەسی کە ئاگادار بوون کەسە لە ژیان داماون هەردووشیان باشە ئای درۆیان کرد ئای ئازاریان دام و بەرگەم گرت ئای جوێنیان پێدام و بەرگەم گرت بەڕاستی ئای درۆیان بۆ پێچامەوە ئای مەلەفیان بۆ پێچامەوە بەڕاستی باشە 24 کاتژمێر لە سلێمانی بووم تەنها لە ماڵێکە لە ناو سیارەیە نەمتوانێت لە عەرزەکە دانیشتم و پیاسێکی تیا بکەم دەدەقە نەبێشونێ بناری گۆشت لە کەپار بەدرێکی ترە باش نییە هیچم نەبینی گۆڕی باوکم نەبێ ئەوم بێحمەتێ لە پای چی ئەوە چ خەڵکیەکە لە ڕاستیە چۆن دڵتانیت ئەوەندە دەڕەخە بن بەڕاستی چۆن ئەتوان ئەوەندە نائینسان بن کاکە ئەمانە شیرکیان خواردووە چ دایکێک مەمشی تۆ دەمی ئێوە بەڕاستی چ دایکێ کاکە ئەی هەوار چۆن شتی وە ئابێ کاکە لە لایڤێکە کە شێخ جەعفەر یەخوە ئەو دەسێ شێخ جەعفەر خۆش بێ گردەکەی گۆڕانی بەرفیشەک و ڕسمەکەی نەوجیفان مستەفا لایڤم کردوێتەوە هیچ نەماوە بە یەکێتی نیشتمانی نەکەم لە لاهور و پێ هاتووم لە پاڤڵ و قوباتەوە لە بنەماڵی تاڵەبانیەوە ئەوەی ناشێوتومە هاتیوە چڵکنەکەی نەوشوان مستەفا ڕاستە و خۆ تەلەفۆنم بووەکە پاکانەیەکە کاگەرم بەخوا شێخ داخور ئاگادار نییە و شێخ جەعفەر و ئالەم بابەتانە و تکایسە خۆشی تێلێ بووەکە تەلەفۆنەکە ما بەداوی شێرجەنگی کابرا تەلەفۆنم بووەکە ڕێزی ئەگرم باشە هەموو سوکایەتێ بە ئارام ئەحمەد کرا آخر ئەوە کەی ئەخلاقە کەسێک بڵێ کاگارام
من لە ماڵەوەم بە گۆڕی مامزل ئاگداری ئەم قەزیە نیم ئەمە خەڵکی تر کردویانە من وەکو لاوشەجی ئاگام لێ نییە پێم جوێنی پێ بم سوکایەتی پێ بکەم چۆن شتی وابێ کاکە خۆی ئینسان بێت تۆ بە ئەدەب و بە ئەخلاق بێت لە حەقیقەتە کاکە کابرا کە بە کاک قسەیەکە تۆ بە کاک قسە بکەی کە جوێنی پێدای تۆی جوێنی پێ بدەی بەڕاستی مامۆستا عەلی باپیر تەمەنێکی هەیە هەمووتان ئەزانن هاتووە بۆ تەلەڤیزیۆنی ئەمەی ستێرەک تێڤێ لە بەلجیکا باشە شەوێک سعاتی 11 لەگەڵ مەجموعەیە لە ڕەفیقەکانیە زەحمەتیان کێشاوە هاتوون بۆ ماڵی قەلەندەریشی وەکو ئارام ئەحمەد هەتەرەن جوێن بۆ ئارام ئەحمەدەیەوە کاکە بوو برای من کابرا منی بەسەر کردوتەوە هاتووە بە سەردانیم جوێنم بۆ پێ ئەدێ کاکە خۆ مامۆستا عەلی باپیر هاتووە بۆ ماڵەکەی ئارام ئەحمەد خۆ من نەچوون بم بە کۆمەڵی دادگەری کاکە خۆ نەچوون ببم بە جوێنم بۆچی بە ئارام ئەحمەد بە مامۆستا عەلی باپیر مەڵامشێ سەردانی ئارام ئەحمەدی کردووە حەمەسەی حەسەنی پارتی باشە کە چەماوەتەوە بۆ پارتی بنەماڵی بازانی ئەو هەتیوە دەمپیسەوە حەمەسەی حەسەن جاجار ئەبڕێ خۆشدان شعرێکی بۆ نووسیم پڕ لە سوکاتی لە بێحرمەتی حەمەسەی حەسەن ئەمە چییە وەڵا مامۆستا عەلی باپیر هاتووە ماڵی ئارام ئەحمەد وەڵڵی حەمەسەی حەسەن ئەو مامۆستا عەلی باپیرە کە 180 دەرەجە لەگەڵ یا فەرقم هەیە دەبارەی بیر و باوەڕەوە قەسەم بەخوا پێڵاوەکانی تۆ شەریفترە هەر پێڵاوەکانی لە تۆ شەریفترە بەڕاستی باشە دەمپیسی جوێنفرۆش لە شعرەکەشە بە ئارام ئەحمەدێک گەوات تاقت نەبوو جوایی بەمەوە بەڕاستی چونکە هەر کەسێک خۆی چی بێ و ئەزانێ بەرامبەرەکەیەک و خۆی وایە بۆیە حەمەسەی حەسەن خۆی لەو مەیدانە ئیشی کردووە بۆیە ئێمە منن بە گەوا دەزانێ تەنها لەبەر ئەوەی چی من لە ماڵی خۆمە دانیشتوم مامۆستا عەلی باپیر بۆ ماڵەکەم بە میوانی یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوانی ئارام ئەحمەد باشە تەواو کۆمەڵێکی خەڵکی کە خوان بە ئاتەئیست و ئانازان جوێن نەمانێدن کاکە تۆچی ئەخلاقتان نەبێ برای من ئایلەوە چۆشی وابێ کاکە وەڵڵا بتانەوێ نەتانەوێ پێتان خۆی پێتان ناخۆش بێ بەیانی مەسئول بازانی نێچیرەڤان بازانی پاڤڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی لاهوری شەرجەنگی هەر کەسێ یەکێتی بێ پارتی بێ ئیسلامی بێ کافر بێ دیندار بێ بێدین بێ چاک بێ خراپ بێ بێتە ماڵەکەم بەخوا دڵگای من لەسەر پشتە کاکەژێ بەخوا ڕێزم بگرێ بەخوا ڕێزی ئەگرم سیاسەت جیاوازە پەیوەندی کۆمەڵایەتی بەڕاستی جیاوازە کاکە بەلا من لە خێزانەکە گەورە بووم کاکەژێن ئێمە ماڵمان هەبووە ماڵی حاجی عەلی پێنجووی دەرگای هەبووە کاکەژێن باشە دەرگایە بۆ دەرگا ئێواران بۆ بسی کە زەماڵی ئێمە نانی خواردو کاکە سفرەمان هەبووە لە حەقیقەتە باشە بۆیە هەر کەسێ تەلەفۆنێکم بۆ بکە ڕێزم بگرێ بەخوا تا ئەو پڕی دنیا من ڕێزی ئەگرم کاکە هەر کەسێ بێت سیاست ڕەخنا پەلامار هەمووی جودایە کاتێ ڕێزیان گرتی دەبێ ڕێز بگری من ئاوە پەروەردەکەم وایە تەواو تۆ کەیفی خۆتە کام لەوانە هاتە ماڵت دەریکە کەیفی خۆتە بەڕاستی تێبیان کرد جوێنیان بدەرێ من ئەوە ناکەم باش نییە هەر کەسێکی تێلکە هەڕەشەیەک یان قسەیەکی بەز و نزم بکە وەڵا ئابڕووی ئەخەمە بەردەم پاشەڵی سەگ بنمونە هەر کەسێ لە مەسعود بەجان تا هەر کەسێکیان کامە خۆی بە پیاوەزانێ تەلەفۆنی بۆ ئارام ئەحمەدکە یەک قسەی نەشیاو بکە بزانێ کەرامەتی ئەخەمە ژێر پێ یان بەڵام کە ڕێزی گرتم من ناتوانم بێ ڕێزیکەم بە کەس بەخۆوە ناتوانم خۆ بەدەست خۆم نییە کاکە وجودم وایە وجودم یعنی کەسایەتیم بەو جۆرەیە بەدەست من نییە بەڕاستی کاکەجان تەواو کاربا تەلەفۆنەکە کاگەلام گیان چۆری چاکی ئەلەم سەر ئەو سەر موسەر ئەو چاوم کاکە بەڵێ کە ئارام ئەحمەد تۆ ناپیایی ئەوە کورم باوکو ناپیاوە بنمونە تەواو کاکە ئەمە ژیانی من بەو جۆرەیە کاکە لەبەرەوە ئەمە شەرفرۆشتنە بە ئارام ئەحمەد من خەڵکی وام نەدیوە زۆر بێویژدانن بەڕاستی لەماوە بە برادەرێکم وتووە خۆشەویستان وەڵی بێتاقەتم 30 ساڵە کوردستان نەبینیوە حەزم لە شەرقە حەزم لە ئەوروپا نییە هەموو ئەوروپان بینیوە ئەبێ بڕۆم بۆ ئێران هەروە پێوتم کە چێلەشی خۆشەویستان حەزەکەم بڕۆم سەردانیشی ئێران کەم وەکو ئەو خەڵکە چۆن نەچێت ڕۆژانە و شەوانە کەچێڵەچی کاکە نەچی بۆ ئێران کاکە وتم بۆ کاکە ئەگەر بچی ئەڵەنەوە ئیطلاعاتە ئارام ئەحمەد ئەو خۆی فڕۆشوو بە ئێران و ئیطلاعاتە تۆ خواوەرە ئینجا شێخ نەهرۆ بمێنێ ئازیزانی ئارام ئەحمەد باشە ئەم هەموو عالەمە ڕۆژانە هەزارەکە ئەڕوا بۆ ئێران باشە بۆ تەنها ئەگەر من بڕۆم ئیطلاعاتم ئەو خەڵکە بڕوا هیچی ئیطلاعات نییە خوا ئەمە ویشدا لە بەڕاستی بمەوێ بڕۆم بۆ تورکیا ئارام ئەحمەد چوو بۆ تورکیا ئەوە میتێ بەڕاستی باشە 3 ساڵ بەر لە ئێستا چوون بۆ لەندەن کۆمەڵی هەرچی و پەرچی و سەگوەڕ گوێ نەمە بە ئارام ئەحمەد نەدەن خۆشیان بەرجە پارتیوێکێتی ئەزانن خۆشەویستان جا ئەوانە بە جۆرێک ئەناسم بڕواتانە بێ خۆشەویستان قۆنەرەی خێڕیترین پارتیوێکێتی هینی بێشەرفتنێکی پارتی لەوانە شەریفترە باش ئەو ڕاستی بزان لەوانە بەشەرفترە لەوە تاکید من ئەزانم کاکە بڕۆمە بەغا ئەوە ئارام ئەحمەد خۆی فەر بە شیعەکان کاکەی ژیان ئەوە خۆی فەر بە شیعەکان بۆ یەک بۆ بەغا کاکە بەیانی بڕۆم بۆ هەولێر لە ڕێگەی برادەرێکەوە ئارام ئەحمەد پاراستن دەرچوو کە خۆی فەر بە پارتی هاچوو بۆ هەولێر
اوكي بياني بس ببرم بو سليماني بو من روز ببرم بو سليماني بلم كاكشم حفتي السليمانيه انا بحمل السليمانيه او خوي فروش بيكيتي باشا كاكا انا محمد خوي فروش بيكيتي ما دام شو بو سليماني سيد انا صاير ربقه انا محمل خوش يسالي على يهود الدنيا لما كنت بتشمي شو لك ايها وركاكا من تاع هولندا سجن كدو كاكا إنجا أرى والله دجتيروني يكيتي سي صدمة الزاوية وللرابرين وجماري زاوية كنا ودونو يبقى أرى محمد دي حلمة بو إيه وهي خوش يستان ناو قالي هالشي دجتيرون هي بمردي دروزن باشا بو واني كوان بيوت بقبلي باوكي دروزن يا والله أنه شو مصفى خانيش يا أرى محمد آخر نو جيفاني دز سوال كر خانو دا بارا محمد $1 مليون بۆ کوڕەکانی دزیوە 124 دۆلار مزەوی گردەکەی دزیوە باشە بەدەیان خانوو بە 4-5 کۆمپانیا و نازانم بەنزیخانەی دزیوە کارگەی ئاسنی دزیوە ئەی بۆ قسە ناکەی بێویژدان بۆ درۆ بۆ ئارام مەحمەدەکەیت ها نەوجیرفان خانووە بە ئارام مەحمەد هەتاوەکو مرد نانی خەڵک بەخێوی کرد ها هەتاوەکو مرد ئەو نەڕەزی و پیس بوو جگەرەیەکی نەئایا بەزەلام باشە کاکە قينا راستي ازاي بقى همو دروي بوشي كاك ها اي بو انا رسوانا كان ايوا $1 مليون يتزيوا نايكن هموش ازالين لا سد صل شرم قران مكت $2000 ان دو بو تعزيكي باوكم $2000 حيان بيونيش مكركاين الشام صفا بابلا باركم نادو بختار على زيت بقول ما بيقولوا بقول لك بيقولوا بحدوكين الشام صفا يا بيو بخالي تشياوني ما $2000 باشا كاكا او ندبي شربون او ندس السوق تبو لبروي تشياو نما باوكيشن هالسوال كربو براسي بابيريشن هالسوال كربو براسي باشا بابيريش تي كاكا بابيريش هالسوال كربو براسي او محمود رزايا باوكيشي هالسوال كربو براسي بلا صوت شلو حدود المزري كاكا بلان دوزا دينا على محمود مجبور ناس مو حيان بتان دانك مرة كل كدي على محمود بلا يكنو دانك لما دوزا المنابة تعزيك باشا كاكا $2000 خيري اما السؤال كريتو كاين شو مصطفى خوش ويسا يان والله لا هو الشيخ زنقيس يا شو قياوتي دي هسه شو كاكا بقولي باوكي دلوزن انا لا هو الشيخ زنقيس كاكا دجا بيدي كوا شو خان زحمه بكاكا والله دولار ما تريك يا بيت باخو يعني عيب او بو انسان اجا راس له اجا شريف في وجينا كانوا كاكا كل اخواتان بكاكا اخواتان به امس دماني زو من حساب بوهم امشتاناك بلام ئێستا نایشارمەوە گاڵتەم بە هەموو ئەو ئەقلانەیە بەڕاستی ئێستا هەر شێک بڵێن هەر جوابیش نایمە بەڕاستی ئەگەر جوابیش بەمەوە ئەڵێن بە هەوەس دەستم خۆش بێت هەرەوەیە بڕۆ چێکی بیکە ئاوا دا کاتی خۆم ناکوژم بەڕاستی بەم شتانەوە ئەڵێن بڕۆ تۆش بیکە خۆ تێڵاوتێ نەبڕەوە کاتی خۆم دەستم خۆش بێت یان ئەڵێن چی خۆشەویستان نامان وسن يان اوان سن ارى احمد او باسي فلان مسؤوليه شتينا كده محمود سنغاي بي فلان بابتانا بخوا او باريا يتبوي باسي ناكيد نابيو خورك الى كابرايا كابرا رنga تعداي لك اللي رنga مالي داجي كلي بي باشا كيجي صوت انه قلي نال دفاع للدايك وخشي بكا داوي مشرك يبوك باشا ايوه مشرك يبوك خو بيوني كاكا بوي اسا حساب بأقصى كان هيك هناك من حقيقتها بداخل براسي جاري كشوتم زوج يعني بيدام خلق عندي كسي أونيكا بتعرف فاصل يا أخوة كان حزب الديمقراط هو أرى محمو كرد وأنا بابا من كاتب عليهم خوزق كرد نبو مايا لبر أولاد اللوتانية كاكا أجيناها مو كسي شنازي بنشتي معنا كي خوي بقلكي خوي بهموش تجي خوي وكاكا بلام او اند ازاد درام براسي بويا وتم خوزقه كود نبو ما خوش ويست باشا خوزقه كود نبو ما حقيقه بو متو لبرويكا او اند ازاد راوم والله جاج بي ازار بن قيناكا دز بي ازار بن قينا قندل بي قيناكا تعدال خلقي قيناكا مالي خلداجي قيناكا كود فروش بي قيناكا اقر خرابيه كبو صقي بيو من قيناكا براسي والله اخلاقي كاك طب جاء امشوا اقصوا باسلام بو ابو لمولا يتر ارى احمد ولام بوش ندتو براسي دمي خلق هموش كراوي بمن دان اخره خلق تشي عليه كيف خويتي بابا تكيشم حساب لوبوتو ولا بيجا كان لقل او برزانا تشابيك ديك ما كدوا جوان جولي بقرن ايوا دارم كسودي هبه والله موكو وتم بيتان
من کە خۆم قساکەم خۆم ئازادم چاک خراپ خۆم باجەکێدەم بەڵام لەگەڵ تیڤەکە مقابلە بکەم لەگەڵ گروپێکە گفتوگۆ بکەم لەگەڵ فڵانە کەناڵێکە گفتوگۆ بکەم بەڕاستی وەکو لایڤەکان قسە ناکەم خۆشەویستان بۆ لەبەرێ ئەو تووشی کێشە نەبێ ئەو تووشی تەنگژە نەبێ یاساهی ئەلەم بابەتانە بەڵام لە لایڤی خۆمە ئازادم چیم بێ ئەوە قساکەم باڵەتی خۆم مسەیتەرم کاکەژیان تۆ من ئیتر قسە ناکەم دووبارەیەکەمەوە بەداخەوە بەڕاستی بەداخەوە ئێسا زۆر جار نییە ئەوەندە بێزار و بێتاقە دەبم ئەڵێم خۆزگا هەر لە ئەوڵەوە من ئەوم نەکردایە زۆر جاری شانازی بە خۆمەوەکەم کە هەچی شت هەیەخسیانە بەردەسم بەڵام قەت خۆم نەفرۆش بەڕاستی وەقەتیش خۆم نافرۆشم ئەگەر ڕۆژگارێک ماندووش بووم لە سوچێکی ئەم دنیاە بۆ خۆم شرافەمەدان دائانیشم باش نییە هەچی حیزب و ئەیدۆلۆژیا هەیە هەر هەمی تەلاقە دەم و تەلاقیشم داوە ڕاستیە من کاتان ناگەرم خۆشەویستان هیوادارم کە کۆمەڵێشتم بیر هەموو لایەکتان خست بێتەوە خەڵکە ئاقڵەکەش تێبگا کە ئەم دنیاە چۆن و چۆن نییە شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد حورمەتم بۆتان هەیە بەردەوامە بین لەوە دڵنیا بن زۆر جار ڕەشبینە بم زۆر جار نیگەرانە بم زۆر جار دڵتەنگە بم بەڵام دیسانیش تێ هەڵەچمەوە چونکە ئەو شعرەی کامەرام و کولی زۆر قەناعەتم پێێتی لە ترۆپچی گەنجیە ئەو شێرانمە لە بکرد و کە ئەگەر لە بیرم ما بێکاڵێ لە خۆبایی بوون لە سەرکەوتنە یان نائومێدی لە ژێرکەوتنە لە ناو دڵێکا پەروەردە ئەبن تیانە بێ مانایی ژیان و مردن لەبەرەوە هیچ کاتێ بەڕاستی کۆڵ نادەین هەروە بەردەوامە بین لە قسە و باسەکانمان لە ڕسواکردنی سەرانی پارتی وێشێتی و هەچی دز و گەندڵ لە باشووری کوردستانە هەیە خۆشەویستیم بۆ ملایەکان خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد